هەرێمی کوردستان لە دوای سەردانەکەی بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆچی لە چوارچێوەی وەفدی عێراق هەرێمی کوردستان نوێنەری نەبوو؟ داواکەی مەسرور بارزانی لە بایدن ڕەنگدانەوەی هەبوو لە کۆنگرەکە. نەهرۆ جەرجیسم و ستاندەرد ستۆریتان پێشکەش دەکەم. هاتنی جۆ بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشداری لە کۆنگرەی جەددە تایبەت بە ئاسایشی ناوچەکە و نەبوونی هیچ نوێنەرێکی هەرێم لە چوارچێوەی وەفدی عێراق بووە جێی سەرنجی چاودێران. ناوەندی توێژینەوەی ستاندەریش پێی وایە ئەوەی ڕوویدا دەرخەری لاوازی پێگەی هەرێمی کوردستانە. لە نوێترین توێژینەوەیدا ناوەندی توێژینەوەی ستاندەر شیکاری بۆ لێکەوتەکانی کۆنگرەی جەددە لەسەر هەرێمی کوردستان کردووە. لە بەشێکی هاتووە پێچەوانەی کۆنگرەکانی پێشووی تایبەت بە ئاسایش لە شێوەی کۆنگرەی میوشن بۆ ئاسایش ئەمجارە کوردستان نە بە شێوەی سربەخۆ نە لە چوارچێوەی وەفدی عێراقی کورسی هەبوو. ئەمەش دەری دەخات هەرێمی کوردستان پێگەکەی هاوشێوەیە بەخدا لە ناوچەکەش لاواز بووە. بەر لە کۆنگرەکە مەسرور بارزانی لە تویتێکدا بەخێرهاتنی جۆ بایدنی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرد. داوای کرد لە پەیامەکانیدا لە کۆنگرەکە بایدن قوربانیدانی گەلی کوردستان لەبەر چاو بگرێت. بەڵام لە بەیانی کۆتایی کۆنگرەکە لە کۆی 21 خاڵ کە باسی زۆرینەی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تێدا بوو بە هیچ شێوەیەک باسی کورد و هەرێمی کوردستان و دەسەڵاتەکەی تێدا نییە. میدیای پارتی لە کاتی کۆبوونەوەی مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق لەگەڵ جۆ بایدن ڕایگەیان لە کۆبوونەوەکە بایدن باسی هەرێمی کوردستانی کردووە کە دەیانەوێت لە چوارچێوەی عێراق بەهێز بێت. بەڵام لە ڕاگەیەندراوی کۆبوونەوەکە کە لاپەڕی کۆشتی سپی بڵاوی کردوتەوە تەنها باز لەوە کراوە کە ئەمریکا ئامادەیە بۆ بەهێزکردنی دیموکراسی لە عێراق هاوکاری ئەو وڵاتە بکات بەبێ ئەوەی باسی هەرێمی کوردستان بکات. ناوەندی توێژینەوەی ستاندەر پێشی وایە کۆنگرەی جەددە فاکتەرێکی ترە بۆ بەهێزکردنی ڕۆڵی بەغدا لە ناوچەکە و دەرهێنانی لە ژێر هەژمونی ئێران و دەستێوەردان و پێشێلکاریەکانی تورکیا. ئەمەش مانای وایە عێراق بەرەو بەهێزی دەچێت کاریگەری لەسەر لاوازکردنی زیاتری هەرێمی کوردستان دەبێت. هەروەها دەڵێت کۆنگرەکە لەم دەمە هاوکاری بەغدا دەبێت بۆ ئەوەی زیاتر دەسەڵاتی خۆی بەسەر هەرێم لە بواری مەلەفی نەوت و گاز و خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان بچەسپێنێت. بە بڕوای دەستگای ستاندەریش هەرێمی کوردستان سەرەڕای هەبوونی فاکتەری دەرەچی بەڵام نەشارەزایی دەسەڵاتی هەرێم و پێشێلکاری بەردەوام و گەندەڵی و نەبوونی سوپای یەکگرتووی پێشمەرگە و هەبوونی میلیشای حزبی چوونە پاڵ سەدر لە هۆکارانن کە بوونەتە هۆی لاوازی پێگەی هەرێم و ئەگەر سنوورێکیش بۆ دەسەڵاتی ئێستا دانەندرێت دەبێت بڵێین ساڵ بە ساڵ خۆزگەمان بە پاش.